قسە و باسەکەم لەسەر دومین خۆلی فستیڤاڵی شانۆی کەرکووک کە بە خۆشحاڵیەوە ئەمساڵ بۆ دووەم ساڵە بە ئەنجامە گەێنرێت و بۆ ماوەی 6 ڕۆژیش بەردەوامە بێت دیارە چەندین شانۆکاران وارووە کەسانی دیار لە نێوبواری شانۆیە گرنگە بۆ ئەوەی کە ساڵانە بتوان لە نێو فستیڤاڵێکی لەم شێوەیە بە بڵێن بەشدار بن و بتوانن بڵێن چەندین گفتوگۆی تایبەت لە نێو فستیڤاڵێکی لەو شێوەیە بەڕێوە بچێت قسە و باس و گفتوگۆکم لەسەر فستیڤاڵەکە و گرنگی فستیڤاڵەکە کە ئەمساڵ دووەمین خولەتی بەڕێواچێت لەگەڵ زۆر بەڕێز خات و هەوار پارێز کە بەڕێزیان شانۆکارن واروە ئەنجامی لیژنەی ڕاگەیاندنی فستیڤاڵن. خات و هەوار سڵاوت لێ بێم کاتت باش بێ. سڵاو لە تۆش خات و سەوسەن سڵاو لە تەواوی بینەرانی دەستگای میدیای کورسات. زۆر سپاس بۆ تۆ خات و دەروونم خات و هەوار. خات و هەوار پێم بڵێ گرنگی دووەمین بڵێن خۆلی فستیڤاڵی شانۆیی بۆ ئەم ساڵ لە چیایە و ساڵی پار چۆن بەڕێوە چووە و ئامادەکاریان چی بوون کە ئەم ساڵ گرنگی زیاتر چان پێیا بۆی فستیڤاڵەکە جوانتر و باشتر پێشکەش بکرێت. بەڵێ دیارە کاتژمێر دووی پاشنیوەڕۆ فستیڤاڵی شانۆی کەرکووک دەستی بەکار و چالاکیەکانی کرد سەرەتای چالاکیەکانش بە مەراسیمی فەرشی سوور دەستی پێکرد دیارە ئێستا بۆ تەنیرێت تێدەگەت زۆربەی فستیڤاڵەکان هەم لە فستیڤاڵی فیلم هەم لە فستیڤاڵی شانۆ دەستپێکی فستیڤاڵ بە ئاهەنگێکی تایبەت دەست پێکە لە شاری کەرکووکش خولی دووەمی فستیڤاڵی شانۆی کەرکووک کە بەناو هونەرمەندی گەورەی کەرکووکی و کوردستان کە هەمومان فەخری پێوەکەن مامۆستا عەلی کەریمە لەسەر مەراسیمی فەرشی سوور ستافی فستیڤاڵ و گروپە بەشداربووەکانی فستیڤاڵ بەسەر فەرشی سوورە هاتن و دواتر لە هۆڵی سەنتەری ڕۆشنبیری دەست بەکار و چالاکیەکانی فستیڤاڵی شانۆی کەرکووک کرا. دیارە فستیڤاڵەکە ئەمەی ئاماژەی پێکەم کە بە ئامادەبوونی وەزیرە ڕۆشنبیری حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز حەمە سەعید و بەڕێز خالی شوانی وەزیری هەرێم بۆ کاروباری بەغدا ئامادەی مەراسیمەکە بن لەگەڵ ژمارەیەکی دیکە لە لێپرساوانی حزبی حکومی و ژمارەیەکی بەرچاو لە هونەرمەندان دیارە فستیڤاڵەکە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستانە لە کەرکووک ئامێزی بۆ ئەم چوار پارچەی کوردستان گرتەوە و بە چواردە نمایش لە خولی دووەمی فستیڤاڵی شانۆی کەرکووک نمایشەکان پێشکەشەکرێ کە 12 نمایشی لە چوارچێوەی پێشبڕکەی فستیڤاڵایەوە دوو لە نمایشەکانیش لەسەر با بڵێن لە دەرەوەی پێشبڕکەی فستیڤاڵە بە هامژ بەشدارێکە کە یەکێک لەو نمایشانە نمایشی کوردستانی تورکیایە و با بڵێن یەکێکی دیکە لە نمایشەکان کە لە هامشی فستیڤاڵە نمایشێکی عەرەبیە لە شاری بەغداوە هاتوونەتە کەرکووک. بەڵێ خات و هەوار ئەوەی کازانین ئەمساڵ دروشمێکی جیاوازتان هەیە بۆ فستیڤاڵەکە باسە لە گرنگی دروشمەکە و گرنگی ناونانی خولی هەر ساڵێکی فستیڤاڵێک ببینین کە یەکێک لە هونەرمەند و ئەکتەر و شانۆکارە دیارەکانی کورد ئەبێتە ڕەمزی فستیڤاڵێک. بەڵێ دیارە لە خولی یەکەمی فستیڤاڵەکە کە بە ناوی هونەرمەندی کۆچ کرد و مامۆستا جیهاد دڵپاکەوە بوو کە بەداخەوە ئێستا ئەو ئەم دنیای بەجێشتووە بۆیە ئێمە وەکو کەرکووکیەک کە ئەو ساڵانێک با بڵێن خزمەتی بە بواری هونەر بەگشتی کردووە لەسەر ئاستی کوردستان و وەکو خەڵکی کەرکووکیش بۆ خزمەتێکی بەرچاوی بە بواری هونەری بەتایبەت شانۆ بە شاری کەرکووک گەیاندووە کە بەداخۆ ئێستا لە فستیڤاڵەکانە نابینرێ بەڵام بۆ هەمیشە لە نێو دڵ و دەرونی هونەرمەندانی تاک بە تاکی کوردستان بە زندوی ئەمێنێتەوە. بۆیە بیرمان لەوە کردەوە کە هونەرمەندەکانمان کە ئەمرن کە ئەم ژیانە بەجێڵن بۆچی ئێمە تاکو لە ژیانان ڕێزیان لێ نەگرین. بۆی ئەمڕۆ ئەم فستیڤاڵەکە بینرا خولی دووەمی فستیڤاڵەکە بەناوی مامۆستا عەلی کەریمەوە بوو. ئێمە لە فستیڤاڵەکەیە پەردەمان لەسەر پەیکەری هونەرمەند لادا بە ئامادەبوونی خودی مامۆستا عەلی کەریم کە بۆ ئێمە جێگای فەخرە هونەرمەندێکی وا هەڵکەوت و لە شاری کەرکووکە لەدایک بووە و کارەکانیشی گەواهی دەری ئەو ڕاستیان کە خزمەتێکی بەرچاوی بە بواری دراما و فیلم و شانۆی کوردی گەیاندووە کە ئێمە ئەمڕۆ لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان مامۆستا عەلی کەریممان دووبارە بە شێوازێکی با بڵێن زیندوو بە بینەران ناساند و بە ئامادەبووان کە زیاتر لە 300 میوانی فستیڤاڵ جیکەلەوەی کە دانیشتوانی شاری کەرکووک ئەمڕۆ پشکی شێریان بەرکەوتو بووکەوە لەوەی لە ناو هۆڵەکەی ئامادەیان هەبێ
بۆیە دیارە ئەم فستیڤالە ئەمڕۆ هەرچەنە یەکەم ڕۆژێتی کاتاکو ئەم کاتی من لەم ڕاستە خۆیە بەشداریم کردووە تەنها نمایشێک پێشکەش کراوە بەڵام دەنگدانەوەیەکی زۆر باشی لە میدیاکان داوەتەوە و ئەو هونەرمەندانەی کە بانگشتی فستیڤال کراون یاخود لە خولی یەکەمین فستیڤالەکە ئامادەیان هەبووە زۆر بە گەشتبینیەوە لە فستیڤالەکە ئەڕوانن و ئومێد دەکەن ئەم فستیڤالە ببێتە بچێتە چوارچێوەی کار و پرۆگرامی وەزارەتی ڕۆشنبیری کە ئەمڕۆیەکێک لە داواکانی بەڕێوەبەری گشتی فستیڤال ئەوە بووە کە لەناو ئەو 12 فستیڤاڵی کە وەزارەتی ڕۆشنبیری سپۆنسەریان نکات و دامیان نکات بتوانێت فستیڤالەکانی شاری کەرکووکیش کە ئەم فستیڤاڵی شانۆی کەرکووکە خولی دووەمەوە فستیڤاڵی شانۆی شەقامیشمان هەیە کە ساڵان لە کەرکووکە جێبەجێکرێت و لەسەر ئاستینە و دەوڵەتیە بتوانن وەزارەتی ڕۆشنبیری ببێتە سپۆنسەری سەرەکیان و لەنا ئەو 12 فستیڤاڵی هەرێمی کوردستانە جێگەی هەم بکاتەوە. بەڵێ خات و هوار پێم خۆشە بزانم بەڵێن ئەوەی کە ئەمڕۆ ئاماژەت پێکرد کۆمەڵێک لە چالاکیەکان بەڕێوە چووە فستیڤالەکە لە 5 ڕۆژی ئایندەیە چالاکیەکانی چی ئەبن و بڵێن چۆن ئەو کەسانەی کە بڵێن شانۆکاران یاخۆت نووسری دەقن یاخۆ زۆر لەم بابەتانەی ترن گرنگیتان داوە بە بانگەشتکردنیان لە کوردستانی گەورەوە با بڵێن بە شێوەیەکی گشتی. بەڵێ خات و دەرندانە دیارە وەک باسم کرد و دیارە فستیڤالەکە شناسی ئەوەی هەڵگرتووە کە لەسەر ئاستی هەر چوار پارچەی کوردستان بێ ئەمە ئاماژە بۆ بکەم کە گروپە بەشداربووەکان لە باشووری کوردستان بەتایبەت لە کەرکوو گروپێک نوێنەرایەتیەکە گروپی کاتی هونەرەکە کاتژمێر 7.5 خولەکی ئەمڕۆ ئێوارە بڕیارە لە سەنتەری ڕۆشنبیری کەرکووک وەکو نوێنەری کەرکووکیەکان نمایشی خۆی پێشکەش بکات و کاتژمێر 4.30 خولەک لە سەنتەری لە چالاکی قوتابخانەکانی کەرکووک نمایشی هەڵەبجەی خۆشەویست بوو ئەوانش بە نمایشێک بەشداریان کردووە و لە پارێزگای هەولێرەوە گروپێکی بەشدار بوومان هەیە سبەی دەست بە چالاکیەکانیان نەکەن و نمایشی خۆیان پێشکەشەکەن و لە شاری کۆی خۆشەویستەوە نمایش هەیە و ئەمانە باشووری کوردستانن لە باکووری کوردستان بە هەمان شێوە دوو نمایشەیە نمایشێکی لە پێشبڕکەی فستیڤالە نمایشێکی لە هامشە و لە کوردستانی ڕۆژهەڵاتەوە بە هەمان شێوە دوو نمایش هەیە کە یەکێکیان لە پێشبڕکەی فستیڤالەکەیە بەشداریەکات و بەداخەوە کە ئێمە لە سووریاشەوە بابن لە کوردستانی ڕۆژئاوە گروپمان هەبوو داخلی پێشبڕکەی فستیڤال بوون دوای ئەوەی کە لیژنەی بینین و هەڵسەنگاندنی کارەکەیان هەڵبژاردەوە بەڵام بەداخەوە کێشەی هاتو چۆیان هەبوو بۆی ئەمڕۆ لە مەراسیمەکەیان نەیانتوانی و ئامادە بن ئێمە وەکو لیژنەی باڵای فستیڤال هاوڕێیانم و هاوکارانم هەوڵی ئەوەیاندا کە کار ئاسانیان بۆ بکەن بەڵام بەداخەوە لە سنوورەکانەوە کێشەی هاتو چۆیان هەبوو ئومێد دەکەین لە فستیڤالەکانی دیکە ئەم کێشانە چارەسەر بکرێ گروپەکانی دیکەش بتوانن لەم فستیڤالە قەشەنگەی کەرکووکە کارەکانیان ببینینەوە. خاتوهوار تا چەند ئامانجی فستیڤالە جارێکی تر بۆ نزیکبوونەوەی شانۆکارانی کوردستانی گەورە و ئاشنابوونیان جارێکی تر و لێک نزیک بوونەوە گفتوگۆیان لەگەڵ یەکتری چونکە زۆر کاتەیە لەوانەیە سەرقاڵی و بڵێن سەختی ژیانی زۆر جاروا کات کە بەشێک لە هونەرمەندان بڵێن دەرفەتی ئەویان نەبێت یەکتری ببینین تا چەند گرنگە ئەم بابەتانە لە نێو فستیڤاڵی بڵین هەر نەک تەنها فستیڤاڵیشان و بەڵکو بە تەواوی فستیڤالەکان کە بتوانرێت تەواوی هونەرمەندان و شانۆکاران جارێکی تێر و نووسەران و ئەدیبان لە نێو فستیڤالەکانە کۆ بکرێنەوە بۆی ئاگاداری کار و چالاکی یەکتریش بن لە نزیکەوە. بەڵێ خات و دەروون دیارە ئەم فستیڤالە بڵێن چەند تەوەرێکی زیاتر لە فستیڤالەکانی دیکە ئەتوانین بڵێن تەنها ئەوە نییە کە هونەرمەندان بە یەکتری شاد بکاتەوە دوای ئەو دابڕانە زۆرەی کە چەند فستیڤالێک بۆ هۆی بڵاوبوونەوەی پەتاینەگرستی کۆرۆناوە چەندین فستیڤال پەکی کەوتو بەو هۆیەوە هونەرمەندان لە چالاکیەکانی یەکتری دابڕانوە ئەو فستیڤالە جوانانەی کە لە کوردستانەکردن بەوەی ئەو بڵاوبوونەوە ئەو ڤایرۆسەوە سەرجەمیان پەکیان کەوت وەکو زۆربەی بوارەکانی دیکەی ژیان کە بۆی ئەو ڤایرۆسەوە پەکی کەوت بەڵام خۆشبەختانە ئێستا فستیڤاڵی شانۆی کەرکووک دووبارە ئەو هونەرمەندانی پێ یەکتری شاد کردوتەوە بە ئێمەیانی شاد کردوتەوە تەنها ئەوە نییە وەکو میوانێکی شەرەفی فستیڤاڵن پەرک و زۆربەی زۆریان میوانە تایبەتەکان ڕۆڵیان پێدراوە بۆ نمونە ئێمە لە سبەینەوە سەر لە بەیانی با بڵێن لە کاتژمێر دەی بەیانەوەی تر کۆڕی ڕەخنەیی ئەکرێ بۆ ئەم نمایشانێک کە پێشکەشەکرێن نمایشەکرێن و سمیناری تایبەتی شانۆیمان هەیە بە ئامادەبوونی ئەو پسپۆرانی بواری شانۆ بەڕێوا چێت و
و جگەلەوە ئێمە کە بۆ ئەرشیفی شانۆی کوردی ئەمێنێتەوە بۆ بەتایبەتی بۆ فستیڤال ئەمێنێتەوە ئێمە بڵاوکراوەیەکی ڕۆژانەمان هەیە لەم فستیڤالە بە ناوی ڕۆژنامەی شانۆکار کە چالاکیەکانی ڕۆژانەی فستیڤال بەباشی ئەگوازێتەوە لە گۆشەکانی شاجی ئەوەی کردوێتەوە کە وتاری گەورە شانۆکارەکانمان لەو ڕۆژنامەیە بۆ ئەرشیف بمێنێتەوە ئەم میوانانەی کە لێرن بتوان لە ڕێ ئەم بڵاوکراوەوە هەم چالاکیەکان ببینن بە شێوەی نووسراوە بە شێوەی ئەرشیف لایەنە و لە هەمان کاتدا با بڵێ وتارە تایبەتەکان پێشکەشەکرێ و ئێمە جگە لەم چالاکیانە لە سمینار و کۆڕەخنەیەکان و ئەو بڵاوکراوەی کار ڕۆژانی فستیڤالە ئێمە سێ وەرکشۆپی شانۆییشمان هەبوو کە بە سەرپەرشتی نەژاد نەجم یەکێکی لە ئەندامانی بەڕێوەبردننی فستیڤال و وەرکشۆپەکان کە بۆ سێ ڕاهێنەر پسپۆڕی بواری شانۆ ئامادەکراوە دیارە لە هیچ فستیڤالێکی کوردستانە تاکو ئێستا ئەو جۆرە وەرکشۆپانە نەکراوە بۆی کە خزمەتی فێرخوازان و ئارەزوومەندانی بواری شانۆ بکات دیارە وەرکشۆپەکان ئەمەوێ لەم دەستگا میدیای جوانی کورساتەوە ئاماژەی پێ بکەم کە بۆ بوارەکانی مایکەپ ئارتیست و سینۆگرافیا و پەروەردەکردی دەنگی ئەکتەر بوو بۆ هەرێک لە هونەرمەندان و ڕاهێنەران مامۆستا گۆران محەممەد لە بواری ئامادەکردنی دەنگی ئەکتەرە بەشداری کرد کە هەفتەیەک بەر لە دەستپێکی فستیڤال ئەو وەرکشۆپە کۆتایی پێهات و لە چەند ڕۆژی ڕابردووە مامۆستا سینۆگرافەری گەورەی کورد با بڵێن ئەتوان ئەوە ئاماژەی پێ بکەین چونکە تاکو ئێستا بەداخەوە هیچ سینۆگرافەرێکی وامان نیە لە کەرکووکە لە کوردستانە بەگشتی ئەو ڕۆڵە جوانەی هەبێت و بە بەردەوامی خزمەتی کارە شانۆیەکان بکات ئەوەش مامۆستا شیراز عەزیزە کە ئەمڕۆ کۆتا ڕۆژی وەرکشۆپەکەیان و لەسەر ستیج کارەکەیانمان بینی بە ئامادەبوونی چەند فێرخوازێ و کۆتا وەرکشۆپمان کە لە سبەینەوە دەست پێکە لە ناو دەستگای میدیایی کەرکوو بۆ میکەپ ئارتیست مامۆستا بەرزان ئیسمەتە بە ئامادەبوونی چەند فێرخوازێک دووبارە بۆ ماوەی 2 ڕۆژ ئەو وەرکشۆپە بەردەوامە بێت و فستیڤالەکەش ئەمەی ئاماژەی پێ بکەم لەگەڵ سوپاسم بۆ ئێوە کە ڕۆڵێکی بەرچاوتانە بوو لە سەرخستنی ئەم فستیڤالە کە ئەمڕۆ ڕۆژی یەکەم بوو ئامادەی دەستگای میدیای کورسات بەرز ئەنرخێنین و دەستگای میدیایی کەرکووکیش سپۆنسەری سەرەکی میدیای ئەم فستیڤاڵی لە ئەستۆگرتووە و بە سوپاسەوە زۆر سوپاس بۆ خاچ و هەوارفارە شانۆکار و ئەنجامی لیژنەی ڕاگەیاندنی دووەمین خولی فستیڤاڵی شانۆی کەرکووک بە هیوای کاری باش و کاری جوانتر و بە هیوای بەردەوامی